لە سێبەری باوەڕدا بەرجی سێم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. پانزە هیچ کەسێکی ژیر تەنانەت لەم سەردەمەشدا کە زانستەکان بە شێوەیەکی بەرچاو پێشکەوتون ناوێرێت سەبارەت بە کردارەکانی وەک بەدیهێنان و بەخشینی ژیان و مەرگ کە تایبەتن بە مەقامی خوایی شتێکی قەتعی و یەکلاکەرەوە بڵێت، یان دەم لە بەدیهاتنی ئاسمانەکان و زەوی و ئەستێرەکان و چیاکان و ئاژەڵان و مرۆڤەکان بکوتێت، یان بە ناوی بەدیهێنەرەوە شتێک دەربارەی ئەو ژیانە بڵێت کە هێشتا بە تەنها خۆی وەکو نهێنی و مەتەڵێک لە بەردەم زانایاندا ماوەتەوە. ئەگەر قسەش بکات بێگومان لایەنگری بۆ کۆ ناکرێتەوە و وتەکانی تەمەند درێژ نابن. پێغەمبەرە درۆزنەکان و ئەو زانایانەی کە تیۆری لەسەر تیۆری بەرهەم دەهێنن نمونەیەکی ئاشکران لەسەر ئەمە. 16 هەندێک لە شێوازەکانی گفتوگۆ لە قورئاندا نمونەی ڕوونی تەبلیغاتن لە خواوە بۆ پێغەمبەرەکەی. بۆ نمونە دەستەواژەی ئەی نێردرا و هەواڵدەر بڵێ بە زۆری دووپات دەبێتەوە و تەنانەت 332 جار فەرمانی قول بڵێ دووبارە بۆتەوە. لەم جۆرە گوزارشتانەی قورئاندا زۆر جار فێرکردن هەیە، ئامۆژگاری و دڵدانەوە هەیە، وەڵامدانەوەی پرسیارە ئاراستەکراوەکان هەیە، دامەزراندنی بناغە فیقهیەکان و چارەسەرکردنی کێشەکانی تایبەت بە ژیان هەیە، گاه بانکێشتکردنی مشریکان و ئەهلی کتاب و گاه بێدەنگکردن و بەستنەوەیان هەیە، شیکردنەوەی ماهیەت و هەست و توانا و لێهاتنەکانی مرۆڤ و توێکاریکردنی بنیادی ڕۆحبوونی هەیە، ئاماژە و هێما بۆ جیهانە نەزانراوەکان و بێدارکردنەوە لە مەڕجیهانی هەمیشەیی و قەدەغەکردنی ئەخلاقی ناشیرین و هاندان بۆ ڕەوشتی جوانبوونی هەیە، ڕوونکردنەوەی هەندێک بابەتی تایبەت بە جیهانی ژنان و هاندان بۆ عیبادەت و ترساندن لە سزابوونی هەیە، هێما و ئاماژە و تەسلیم سەبارەت بە داهاتوو ڕووداوەکانی ناوی و هێما لە مەڕاستی زانستیەکان بوونی هەیە. چێ دەتوانێت فەرمایشتی قول بڵێ کە ئەمانە و چەندەها بابەتی دیکەش لە خۆ دەگرێت چەشنی قەنەواچەیەکی 1001 ڕەنجی بهۆنێتەوە و بە ناوی خواوە بدوێت. 17 چنووسەرێک لە کتێبەکەیدا ئەگەر بە ناوی کەسێکی دیکە و لەسەر زمانی یەکێکی تریش بێت هەڕەشە لە خۆی دەکات. هەنگاوێک لەمەش لە پێشتر ئایا لە کاتێکدا ئیدعای قسەکردن بە ناوی خواوە دەکات هیچ شتێک دەخاتە کتێبەکەیەوە کە زیان لەم ئیدعایی بدات، یان تەنانەت دەستەواژە گەلێکی وا بەکاردەهێنێت کە تەنانەت بۆنی تۆمەتبارکردنیان لێبێت، کەچی قورئان دەفەرموێت ولو تقول علينا بعض الأقاويل لأخذنا منه باليمين ثم لقطعنا منه الوتين. سەبارەت بە دواکەوتوان لە جەنگی تەبوک ئاگادارکردنەوەی عفى الله عنك لما أذنت لهم حتى يتبين لك الذين صدقوا وتعلم الكاذبين. تێدایە و هەروەها باسی هاوسەرگیری لەگەڵ حەزرەتی زەینەب لە خۆ دەگرێت. بە کورتی لە قورئاندا شتانێکن کە هەرگیز کەسێک ئەگەر کەسێک خۆی بینووسێت دەیان پەڕێنێت و تێیان ناکات. ئەمەش مانای ئەوەیە کە قورئان هی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم نییە و بە شێوەیەکی ڕەها گفتاری خوای گەورەیە جەلە جەلالوه. 18 ئەگەر نووسەرێک لە کتێبەکەیدا باسی بابەت و ڕووداوەکانی ڕابردوو و داهاتوو بکات و هەر یەک لە ژیان و بەدیهاتن و سەرەتا و کۆتایی تاوتوێ بکات و یاسا و دەستور بۆ گشت بوار و کایەکانی ژیاندا بنێت و بە کورتی سەرجەمی ئەو گوزارشت و دەستەواژانە لە کتێبەکەیدا تۆمار بکات کە ناگونجێت لەلایەن مرۆڤەوە بزانرێن، ئایا دوای ئەمە بەخۆی دەڵێت تۆ نەخوێندەواریت و بەمەش خۆی بەدرۆ دەخاتەوە و دژیەکی لە نێوان قسەکانی خۆیدا دەردەخات و بەڵگە دەدات بەدەستی بەرامبەرەکانیەوە؟ ئایا دەگونجێت لە بەرامبەر کۆمەڵگەیەکەوە کە زانیاریان لەمەڕ ڕوودا و بەسەرهاتەکانی ڕابردوو هەیە و لە هەمبەر داهاتوویەکەوە کە تێیدا لێکۆڵینەوەی چڕ و پڕ لە سەر ڕابردوو دەکرێت، زمانێکی ڕوون و یەکلاکەرەوە لە باسکردنی هەندێک ڕووداوی مێژووییدا بەکار بهێنێت و پاشان بڵێت من ئەمانەتان بۆ باز دەکەم
بەڵام نەشایەت حاڵی ئەو ڕووداوانە بووم، نەبچووکترین شتیشم لەسەریان خوێندوێتەوە. ئایا ئەمە ڕێی تێدەچێت؟ بەڵام لە قورئانی پیرۆزدا هەم باسی نەخوێندەواری پێغەمبەر صلی الله عەلەیه وسەلەم دەکرێت و هەم ئەوەش بەیان دەکرێت کە کتێبێکی نەگرتووە بەدەستیەوە و نەیخوێندوێتەوە و هەم شایەت حاڵی ڕووداوەکانی ڕابردوو نەبووە و پێش وەحی ئاگاداریان نەبووە و زانیاری لەبارەیانەوە نەبووە. ئەگەر کەسێکی نەخوێندەوار کە پێشتر کتێبێکی بەدەستەوە نەگرت بێت و شایەت حاڵی ڕووداوەکانی ڕابردوو نەبوو بێت و لە کەسی نەبیست بێت و فێری نەبوو بێت بەو پەڕی دڵنیاییەوە و لە هەموو بوارێکدا هەواڵی زانیاری ڕوون و قەتعی بدات، ئایا ئەمە نیشانی نادات کە ئەو زاتە نێردراوی بەدیهێنەری زانا بە غەیبە؟ 19. هیچ نووسەرێک ناتوانێت لە بەرهەمەکەیدا بە زمانێکی ڕوون و ئاشکرا ئیدعای ئەوە بکات کە خۆی و بەرهەمەکەی دەپارێزرێن و حەقیقەتەکانی ناویشی ڕۆژێک لە ڕۆژان لە ئاسۆی جیهاندا شاباڵ دەگرن و بڵاو دەبنەوە. ئایا تەنانەت کاتێک هەموو کەرەستە جۆرە و جۆرەکانی خۆشگوزەرانی لە بەردەستماندایە و لە پێخەفی نەرم و گەرم و لە ئۆتۆمبیلی پێشکەوتووداین دەتوانین بانگەشەی ئەوە بکەین کە لە گشت مەترسی و بربەستەکان دەپارێزرین و بە سەرکەوتویی ئەرک و فەرمانەکانمان تەواو دەکەین؟ بەڵێ، ئێمە هەروەک چۆن ناتوانین گەرەنتی ژیانمان بکەین، بە هەمان جۆر ناشتوانین زامنی تازەیی و پاراوی بەرهەمەکانمان بکەین. زۆرێک لە وتار و کتێب و گۆرانیەکان ماوەیەک ریزی سەرەوە دەگرن، بەڵام دواتر دەکوژێنەوە و لەبیر دەکرێن، شتانی تر دێنە جێگایان و ئەوانیش بە هەمان جۆر کۆن دەبن، کەچی ئەوە تا قورئانی پیرۆز دەفەرموێت: والله يعصمك من الناس إنا نحن نزلنا الذكر وإنا له لحافظون. بەمەش ڕوون و ئاشکرا ڕای دەگەیەنێت کە قورئانی پیرۆز و پێغەمبەری خوش صلی الله عەلەیه وسەلەم لە هەموو مەترسی و لە ناوچوون و دەستدرێژی و نیازی خراپ و فێڵ و تەڵەکە و لەسەر جەم زیانە مادی و معنەویەکان پارێزراو دەبن. ئەم ڕاگەیاندنە لە ئێستاشدا بەردەوامە و تا قیامەتیش بەردەوام دەبێت. 20. نووسەر کاتێک لە کتێبێکیدا وێنای شتانی دەوروبەری دەکات، زیاتر باسی کەش و هەوا و بنیادە سروشتیەکانی چواردەوری و ئەو ڕووەک و شوێنانە دەکات کە بینی و نییان پێیدا تێپەڕیوە. ئەمە لە کاتێکدا لە قورئاندا لە بری وێنەی چڕ و پڕی بیابان و ژیانی دەشتەچێتی زیاتر باسی ڕووباری بەخوڕ و دیمەن و تابلۆی سەوز و باخ و باخچە و چیا و دەریاکان و هەوری پڕ لە بارانی ژیان بەخش بەرچاو دەکەوێت. بۆ نمونە لە ئایەتی چلی سوورەتی ئەلنووردا باز لە تاریکی دەریا فراوانەکان و شەپۆلەیەک لەسەر یەکەکان و داپۆشینی شەپۆلەکان بە هەورە چڕوپڕەکان و پاشان باز لەوە دەکات لە نێو ئەم هەموو تاریچێدا مرۆڤ دەستی خۆی نابینێت. ئەمەش بەڕاستی دەربڕین و چواندنێکی سەرسوڕهێنەرە، نە لە جوگرافیای عەرەبستانی ئەو سەردەمە و نە لە فەرهەنگی دەریاوانی ئەو ڕۆژگارەدا بوونی نییە. پاشان سەبارەت بە پێغەمبەرمان صلی الله عەلەیه وسەلەم کە لە بیاباندا لەدایک بووە و لەوێ گەورە بووە و تەنها لە گەنجیدا 1 یان 2 جار سەردانی شامی کردووە و لەم گەشتەشیدا دیسان بە بیاباندا تێپەڕیوە، نە ئەو دیمەن و درەخت و ڕووەکانەی دیتووە کە قورئان باسی دەکات و نە لە ژیانیشیدا بە دەریادا گەشتی کردووە. لە حاڵەتێکی لەم جۆرەدا چۆن دەکرێت ئەم وێناکردن و چواندنانە لە خەیاڵدانی کەسێکی بیابان نشینەوە سەرچاوە بگرێت. لە ئایەتی 125 سوورەتی ئەلئەنعامدا مرۆڤی کافر بە حاڵی ئەو کەسە دەچوێنرێت کە بەرەو ئاسمان بەرز دەبێتەوە و تەنگە نەفەس دەبێت. شێوازی دەربڕینی وشەیەکیش کە تیایدا عینی توند بە دوای سادی توندا دێت وێنای کەسێکمان بۆ دەکات کە لە تەنگە نەفەسیدا دەمی داچەقی بێت. دۆزینەوە زانستیەکانی ئەم ڕۆژگارە دەریان خستووە کاتێک کەسێک بەرەو بەرزاییەکانی چیایەک سەر دەکەوێت، ئەگەر ئامێری تایبەت بەکار نەهێنێت لەگەڵ بەرزبوونەوەدا ئۆکسجین کەم دەبێتەوە و لە ئەنجامدا مرۆڤ تەنگە نەفەس دەبێت. ئەم ڕاستیە تەنها بەسەرکەوتن بە سەرچیا بەرزەکاندا یاخود بەهۆی باڵۆنەوە دەتوانرێت ئەزموون بکرێت. لە سەردەمی پێغەمبەرماندا هەروەک گەشتکردن بۆ ئاسمان بەهۆی باڵۆنەوە بە خەیاڵیشدا نەدەهات، بە هەمان جۆر جوگرافیای عەرەبستانیش بێبەشە لە چیایەکی هێندە بەرزیوە کە مرۆڤ بە سەرکەوتن بۆ لووتکەکانی تەنگە نەفەس بێت. مادام وایە
کەواتە ئەم گوزارشت و چواندنە تەنها دەکرێت تایبەت بێت بەو خوایەی کە هەموو شتێک دەزانێت. 21. نووسەر زیاتر لە کاتی قوڵبدانی هەستەکانی و چالاکبوونی هەستەوەرەکانی و شەڕبوونەوەی بیر و هزریدا دەنووسێت و ناتوانێت خۆی بدزێتەوە لە نووسینی ئەو چرکەسات و ڕووداوانەی ژیانی کە دڵخۆش یان دڵتەنجیان کردووە. جوانترین بەرهەمە ئەدەبیەکان لەو کاتانەدا نووسراون کە دڵ لەمانە ناسک و قوڵ و تیژەکان پڕ بووە و لە جیهانی دەرەوەشدا ئەو ڕووداوانە دەگوزارێن کە ئەم حاڵەتەیان بەرهەم هێناوە. زۆربەی بەرهەمەکان باز لە یار و یاران و دۆست و منداڵ دەکەن و هەریەک لە ئەزیەت و ناڕەحەتی نێوبەندیخانەکان و یادەوەریەکانی غوربەت و ئەزمونەکانی ژیانی پیشەیی و چرکەساتە تاڵ و شیرنەکان تاکە بابەتی کتێبەکانن، خۆدارنین لەو ڕووداوانەی کە لە ڕۆح و دڵدا کاریگەری و شوێنەوار بەجێدەهێڵن شتێکی هەروە ئاسان نییە. ئەم ئێستا با سەرنجێک لە ژیانی پڕ لە ڕەنج و ژان و ئازار و خەباتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بدەین. اینجا با تەماشایەکی ئەو کۆمەڵە نمونەیە بکەین کە پێی گەیاندون. پاشان با سەیری قورئان بکەین، بزانین شتێک دەربارەی ئەو بەڵاو موسیبەت و نەهامەتیانەی کە ئەو چەشتویەتی یان تەنانەت شتێک لەمەڕ ژیان و وەفاتی منداڵەکانی هاتووە. مردنی حەزرەتی خەدیجەی هاوخەم و هاوسۆز و یاریدەدەر لەگەڵ مردنی ئەبوو تاڵیبی پشتیوانی لە 1 ساڵدا بە جۆرێک کە پێغەمبەر ئەو ساڵەی ناو ناساڵی خەم بایکۆتکرانی بەنی هاشم لە شیوێکدا و لە ژێر گەرمای بەتینی بیاباندا بە درێژایی 3 ساڵی ڕەبەق کوژرانی حەزرەتی حەمزەی مامی و هەڵدرانی سکی و پارچە پارچەکردنی جگەری لەلایەن دوژمنەکانیەوە بە جۆرێک کە ئەم ڕووداوە جەرجی پێغەمبەریشی پارچە پارچە کرد. ئایا باسی هیچ یەکێک لەم ڕووداوە گەورانە لە قورئاندا یان باسی ئەو سەرگەورانەی قوڕەیش هاتووە کە تونترین خراپەیان بەرامبەر بە پێغەمبەر صلی الله عليه وسلم کرد؟ بێگومان نەخێر. کەواتە ئەم کتێبە هی ئەو نییە، بەڵکو ئەو تەنها ئامرازێکە و بەو جۆرەی کە هاتووە بە خەڵکی دەگەیەنێت. 22. نووسەر لە نووسینی بەرهەمەکەیدا دەکرێت هەریەک لە بەدەستێنانی ماڵ و سامان و دەوڵەمەندبوون و بەدەستێنانی پلە و پایە و ناوبانگ بکات بە ئامانج، یاخود بیەوێت بەهۆیەوە پەیامەکەی بگەیەنێت و خزمەت بە داوا و پیرۆزیەکانی یاخود بە بیر و هەستە نەرێنیەکانی بکات. ئەگەر بە فەرزی مەحاڵ قورئان لەلایەن پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆیەوە نووسرا بێت، دەتوانرێت بوترێت کە خەمی کۆکردنەوەی سەروەت و سامانی هەبووە؟ حاشا. کاتێک تەماشای 23 ساڵی پێغەمبەرایەتیەکەی دەکەین دەبینین تەپوتۆزی دنیا تەنانەت لە دامێنیشی نەنیشتووە، تەنانەت لە کاتی نوێژیشدا هاوڵەکانی بەجێهێشتووە و گەڕاوەتەوە بۆ ماڵەوە و ئەو 3-4 قوڕوشەی کە هەیبووە بەخشیویەتی و پاشان گەڕاوەتەوە بۆ نوێژەکەی. جاریوا هەبووە 3 ڕۆژی ڕەبەق پارویەکی نەبووە لە زاری بەهاوێت، جاریوایشە بووە لە برسێتیدا بەردی بەسکیەوە بەستووە. تەنانەت کاتێک وردە دۆخی هاوڵەکانی باش بوو خێزانەکانیشی داوای ژیانێکی باشتریان لێکرد، لە وەڵامدا سەرپشتی کردن کە لە نێوان ئەو ژیانی دنیادا یەکێکیان هەڵبژێرن و ئەوانیش ئەویان هەڵبژارد. سەرەڕای ئەوەی لە جەنگی حونەیندا 8,000 هۆقە زی و سەدان وشتر و هەزاران مەڕ و ماڵات بەدەستی مسلمانان دەکەوێت، کەچی لە کاتی وەفاتیدا بە ئامانجی دابینکردنی هەندێک خۆراک بۆ خێزانەکانی قەڵغانەکەی داوە بە ڕەهن و هێشتاش نەیتوانیوە وەری بگرێتەوە. بەڵێ، ئەم ڕووداوانە و هاوشێوەکانیان دەبینین و کزە بە جەرگماندا دێت. پاشەموو ئەمانە ئایا دەکرێت بوترێت ئامانجی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەدەستێنانی پلە و پایە و پێگە و ناوبانگ بووە؟ حاشا. چونکە هەر لە مەککە و لە سەرەتای پێغەمبەرایەتیدا پێشنیاری ئەوەی خرایە بەردەست کە سەرۆکایەتی مەککەی پێشکەش بکەن و ماڵ و سامانێکی زۆری بۆ کۆ بکەنەوە و جوانترین کچیشی پێ بدەن کە پەنجە دەخاتە سەری. بەڵام ئەو هەموو ئەمانەی ڕەت کردەوە و فەرمووی: سوێن بەخوا، ئەگەر خۆر بخەنە ناودەستی ڕاستم و مانجیش بخەنە ناودەستی چەپم، لەم پەیامە پاشگەز نابمەوە. جگە لەمە، ئایا ئەو کەسەی عەوداڵی ناو و ناوبانگە لە کتێب و بەرهەمەکەیدا باسی خۆی ناکات؟ کەچی کاتێک تەماشای قورئان دەکەین لەگەڵ ئەوەدا کە ناوی پێغەمبەرانی دیکە سەلامی خۆیان لەسەر بێت نزیکەی 500 جار دووبارە بووتەوە، کەچی بەسەر سوڕمانەوە دەبینین
کە ناوی محەممەد تەنها 4 جار هاتووە، هەر بۆیە جارێکی دیکەش لە بەرامبەر ئەو قامەتە باڵایەدا دەنەوینەوە و دەڵێین ئەشهەدو ئەنەکە ڕەسوول الله. 23. زانستی هۆکاری دابەزینی ئاەتەکان لە هۆکاری دابەزینی یەک بە یەکی ئاەتەکان دەکۆڵێتەوە. لە قورئاندا 15 جار وشەی یەسئەلونە هاتووە و بەمەش ئەو پرسیارانە هێنراون کە ئاراستەی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم کراون. لە بەرامبەریشدا وەڵامەکان بە قول دەست پێ دەکەن. لەمڕۆوە وەڵامی بابەتە هەمە جۆرەکانی وەک حەڵاڵ و حەرامە جۆرا و جۆرەکان و دابەشکردنی غەنیمەتەکان و مانجی هیلال و قیامەت و زولقەرنەین و شێوازەکانی بەخشینی سەدەقە و زەکات و ماهیەتی ڕۆح دەدرێنەوە. ئەم بابەتانە شتانێکن کە هیچ مرۆڤێک ناتوانێت وەڵامی پێویستیان لەبارەوە پێشکەش بکات و بەڕوونی دەردەکەوێت ئەوە خوای گەورەیە کە وەڵام دەداتەوە، چونکە هێنانی گونجاوترین وەڵام بۆ پرسیارەکان و دابەزاندنی ئاەت بە جۆرێک کە بە تەواوی لەگەڵ ڕووداوەکاندا گونجاو و تەبا بێت شتێکە لە توانە وزەی مرۆڤدا نییە. جگە لەمە لە بەرامبەر ئەم جۆرە پرسیارانەدا جاریوا هەبووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ماوەیەک بێدەنگ دەبوو واتە چاوەڕێی دابەزینی ئاەتی دەکرد. ئاەتی ڕۆح نمونەی ئەم جۆرەیە. 24. چ کەسێک و چ نووسەرێک دەتوانێت ئەوەی دوێنێ بەڕاستی زانیوە ئەمڕۆ بە هەڵەی دابنێت و جار و بار بۆچوونی خۆی بگۆڕێت و لە هەڵسوکەوتەکانیدا هەندێک گۆڕانکاری ڕووبدەن، بە تایبەت ئەگەر ئەو نووسەرە بانگەشەی ئەوە بکات کە پەیامێکی بۆ هەموو جیهان پێیە، چونکە هەر یەکێک لەمانەی ژماردمانن دڵنیایی و متمانەی خەڵکی دەلەرزێنن، کەچی لە قورئاندا دەبینین ئەو محەممەدەی کە بۆ هەموو جیهان وەکو ڕەحمەن نێردراوە جار و بار لە ئەنجامی ئاگادارکردنەوە شیرین و نەرمەکانی قورئان ئەو کارەی کە سەرقاڵی ئەنجامدانی بوو یان ئەو کارەی کە نیازی کردنی هەبوو دەیگۆڕێ و بە گوێرەی قورئان ڕێکی دەخست. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ هیدایەتی خەڵکی نێردرا بوو. شتێکی ئاسایی بوو ئەگەر پێداگر بێت لەسەر هیدایەتی ئەبوو تالیبی مامی، چونکە هەم مامی بوو هەم نزیکەی 40 ساڵ پارێزگاری دێکرد بوو، بەڵام ئەسڵ بریتی بوو لە خواستی خوایی. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە سەرمەرجی ئەبوو تالیبدا بە پێداگریەوە پێی دەوت بڵێ لا ئیلاهە ئیلا الله، با لە قیامەتدا شەفاعەتت بۆ بکەم. بەڵام ئەبوو تالیب نەیدەوت. لەم بارەیەوە ئاەتێکدا دەبەزێت و دەفەرموێت إنك لا تهدي من أحببت ولكن الله يهدي من يشاء وهو أعلم بالمهتدين. ئەمەش چەند نمونەیەکی تر. بڕیار بوو نوێژی مردوو لە سەرتەرمی عەبدوڵڵای کوڕی سەلول بکات کە سەرگەورەی منافقەکان بوو، بەڵام خوای گەورە جەللە جەلالوهو ئاگاداری کردەوە کە نەیکات. بە زەیدی دەوت ڕۆڵەکەم لە کاتێکدا کە بەندەی ئازادکراوی خۆی بوو، بەڵام خوای گەورە بە ئاەتێک ئەو نەریتەی هەڵوەشاندەوە، پاشان هەرچەندە بە خەیاڵیشیدا نەهات بوو کەچی قورئان فەرمانی هاوسەرگیری لەگەڵ حەزرەتی زەینەبدا بۆ دەرکرد کە پێشتر خێزانی زەیدی بەندەی ئازادکراوی پێغەمبەر بوو لە یەک جیا بووبوونەوە. لە کاتێکدا بیر لەوە دەکرایەوە کە دیلەکانی جەنگی بەدر ئازاد بکرێن، بەڵام ئاگادارکردنەوەی خوایی دابەزی و لە ئەنجامدا دیلەکان لە بەرامبەر فیدیەوە ئازادکران. هەموو ئەم فەرمان و نەهیانە و هاوشێوەکانیشیان دەری دەخەن کە ئەو هەرگیز لە خۆیەوە بڕیار نادات و تەنها نوێنەر و نێردراوێکی خوای گەورەیە و بڕیارەکانی ئەو جێبەجێ دەکات، هەڵسوکەوتەکانیشی لە خۆیەوە نا، بەڵکو لە ئەنجامی ئاگادارکردنەوە خواییەکانەوە دەگۆڕێت. وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى. 25. هیچ کەسێک نایەوێت لە کەبەر شەرەف و ناموسی بکەوێت و بکەوێتە سەر زمانی خەڵکی، بە تایبەت ئەگەر ئەو کەسە بە درێژایی ژیانی بە کەسێکی ئەمین ناسرابێت و نمونەی باڵای پاکیزەی و دایم پاچی بێت، بەڵام کاتێک تەماشای ژیانی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم دەکەین دەبینین لە ڕووداوی ئەفەکدا دووڕوەکان بوختانێک هەڵدەبەستن و بەناو خەڵکدا بڵاوی دەکەنەوە و لە ئەنجامیشدا پێغەمبەری خوا بە درێژایی مانجێک لە خەفەت و ئازاردا تلایەوە و لەگەڵیشیدا حەزرەتی عایشەی پاک و بێگەرد و
حەزرەتی ئەبوبەکری نزیکترین دۆستی و هەموو ئیمانداران دووچاری دڵتەنجی و ناڕەحەتیەکی گەورە بوون. ئەگەر حاشا پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆی قورئانی هەڵبەست بێت، ئایا چاوەڕێی مانجێکی دەکرد بۆ دەرخستنی ڕاستی ڕووداوەکە و ئاشکراکردنی ئەوەی کە بچووکترین لەکە بەرناموسی نەکەوتووە؟ جگە لەمە، ئایا هیچ کەسێک حەز دەکات یان دەیەوێت هەندێک بابەتی تایبەت بە ماڵ و خێزانەکەی بۆ خەڵکی ئاشکرا بکرێن؟ کەچی ئەوە تا قورئانی پیرۆز بە خێزانەکانی پێغەمبەرمان دەفەرموێت: وقرن في بيوتكن ولا تبرجن تبرج الجاهلية الأولى وفەرمانەکانی وەک فلا تخضعن بالقول نەهی و ئاگادارکردنەوە لە خۆ دەگرن. ئایا تەنها ئەمە بەز نییە بۆ ئەوەی بیسەلمێنێت کە قورئان گوفتاری خوایە؟